هۆڵی داخراوی یانەی پێشمەرگەی سلێمانیە. تیپی بالەی پێشمەرگەی سلێمانی سەرقاڵی کۆتا ئامادەکاریەکانن بۆ چوارگۆشەی زێڕین. پاڵەوانێتی خولی نایابی بالای عێراقی قۆناغی دووەم لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. دوای ئەنجامدانی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان و دواتر قۆناغی هەشتی پاڵەوانێتێکە، هەر چواریانەی غازی بەسڕە و شوڕتە و پێشمەرگەی سلێمانی و هەولێر توانیان خۆیان لە چوارگۆشەی زێڕین ببیننەوە. پێشمەرگەکانی سلێمانی دەیانەوێت لە خاکی خۆیان تەواوی خاڵ یاریەکان لە بەرامبەر ڕکابەرەکانیان بەدەست بهێنن. ڕاهێنەری پێشمەرگەی سلێمانی باز لە ئامانج و ئامادەکاریەکان دەکات و یاریزانانی تیپەکەش هەبوون یاریزانی پیشەگە لە ڕیزی تیپەکەدا با خاڵێکی بەهێز وەسف دەکەن. ململانەی و شێبڕچەکان زۆر بەهێزن بەتابەتیش لەم قۆناغە دەکە قۆناغی دووەمە. ئێمە کویانی وەرز پێشمەرگە بە تەواوی خۆمان ئامادەکردێ. ئەمڕۆ دەتوانم بڵێم دوا یەکەی مشقڕاهێنانە بەیانی یەکەیەکی مشقڕانە ئەنجام دەین، بەڵام زۆر لەسەرخۆ هەر تەنها هەندێک لایەنی هونەریە. بەدڵنیاییەوە ینی زۆر ئیسفادەیان هەیە، ینی دەوری ئیمساڵ زۆر جیاواز لە ساڵانی دەچووکە معتەریفانە زۆر ینی دەوریان گۆڕیەوە. ئێمە ژۆکو یاریزانە عێراقیەکان زۆر ئیسفادەمان لەو معتەریفانە کردووە، ینی دەوری بە شێوازێکی زۆر باش ینی بەقوت بووە، زۆر جیاواز بووە لە ساڵانی تر. یاریەکانی چوارگۆشەی زێڕین بە چوار قۆناغ بەڕێوە دەچێت. قۆناغ یەکەم لە شاری بەسڕە کۆتایی هات، یەکێتی ناوەندی بالای عێراق بڕیاریدا قۆناغی دووەم لە شاری سلێمانی و لە هۆڵی پێشمەرگەی سلێمانی بەڕێوە بچێت. لە بەرواری 10 تا 13 ئەم مانگە و لە قۆناغی سەی پاڵەوانێتێکە شاری هەولێر میوانداری دەکات. لە کۆتا قۆناغیشدا شاری بەغدا پاڵەوانی خولی بالەی نایابی عێراقی دیاری دەکات. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.